هێناوە وەک بەشێکی گەنجەکان خۆشیان دەڵێن ئەگەر هاوکاری بکرێن ئەوە دەتوانن کاری جیاوازتر بەرهەم بێنن. ئەمەی بینیتان فیلمێکی هۆلیوود یاخود بۆلیوودی گیانی نییە، بەڵکو بەرهەمی چەند گەنجێکی چەمچەماڵە کە ڕۆژانە لە باخچە و هۆڵەکاندا مەشق دەکەن تاوەکو بەرهەمێکی ئاکشنی نوێ دروست بکەن. بێگومان پێویستە سەپۆرت بکرێن، پێویستە پارەمان بەسەر بکرێ، پێویستە فیلمساز و دەرهێنەر یارمەتیمان بە. سەرەتا لە کۆنفۆشاڵین و وەرزشی پارکۆرەوە دەستمان پێکرد وردە سەیمان کرد لە ناو سینەمای کوردی ئاگرتەی ئاکشن کەمە، مەشهەدی ئاکشن کەم تۆمار کراوە، بۆ ئێمەش حەزمان کرد گرنگی بزیاتر بەم ئاکشنە بدەین و بتوانین لە سینەمای کوردویە شوێنێکی خۆمان بکەینەوە. سەرەتا بە وەرزشی کۆنفۆ و وەرشی پارکۆر دەستیان پێکردووە، دواتر پەرەیان بە کارەکەیان داوە و لەگەڵ وەرزشکردنەکانیاندا جوڵەکانیان بە ڤیدۆ تۆمار کردووە، دواتر فیلمیان لێ بەرهەمێن. هەموو ئەوەی لەبەردەست یەم گروپەدایە بۆ کارکردن تەنها مۆبایلێکە کە لە ڕێوە گرتەکان تۆمار دەکەن و دواتر مۆنتاژی گرتەکان دەکەن و بڵاوی دەکەنەوە. لە سینەمای کوردیە ئەوەی کەوا باخی پێ نەدراوە، ئەوەی کەوا گرنگی پێ نەدراوە تەنها لایانی ئاکشنە. بەڕای من ئەگەر بێت لە سینەمای کوردی و لە هونەری کوردیە جێگە بگرێتەوە بۆ بەشی ئاکشن لە فیلمەکانماندا دەتوانم بڵم دەگاتە ئاستێکی ێزگار بەرز. ئامانجی ئەم گروپە پڕکردنەوەی ئەو بۆشاییە سینەماییەیە کە لە فیلمی کوردیدا هەیە و وەک خۆیان دەڵێن ئەگەر هاوکاری بکرێن ئەتوانن بەرهەمی جیاواز دروست بکەن. کاک محەممەدگیانە و گرتە ئاکشنانەیە مەدبینیەوە هەمی بە مۆبایلە کراوە. دەستان خۆشە سەر قوربانە بم. توانە و بیری گەنجانی کورد لە توانە و بیری گەنجانی تری دنیا هیچی کەمتر نییە، تەنها دەستی هاوکاری لایەنی پەیوەندیداریان کەمترا بۆ ئەوەی بتوانن بیرۆکە و تواناکانی خۆیان بە جیهان بناسێنن. محەممەد عەدنان NRT چەمچەماڵ.